دووهەم بەردەوام بیرخستنەوەی ئاسەوار و چارەنووسی گیانی شۆخایەتی. دائیمە نەسیحەتی یەکتری بکەینەوە، بڵێن بیری بخەینەوە بۆ ئەوی خۆی لە ذاتی خۆیان بیری بکرێتەوە کە ئەمە زۆر خەتەرە من ببم بە مەسئولێک و ئاوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ببێ بە مەسئولی دە کەس دوایی بێتەوە لە ڕۆژی قیامەتە ئاوا پەشیمان بێتەوە خزیون وەنەدامە، زەلیلی و چاوشۆڕی و پەشیمان بوونەوە حەسرەت کێشانێکە لە ڕۆژی قیامەتە. جا من ئەم مەسئولیەتە بۆ هەڵەگرم. ئەگەر ڕێکێ ببینم شیاوترە لە خۆم بۆچی ئەمە هەڵەگرم. ئێمە بۆ ئەو هاتووینەتە ناو کۆمەڵکاریەکە بۆی خزمەتی ئەم دینە بکەین. ئەم مەنهەجە ڕاستەی یاوەران بێنینەوە پێش. ئەگەر هەر لەسەر هاو هەوەسی ئەمیرەکان بێ بۆچی ئەتوانین هەمیشە ئەنجام بدەین و کتاب و سنە بخەینە لاو. کتاب و سنەش ئیدعا نییە، کتاب و سنە پابەندبوونێکی سەریح و واضحە بە قورئان و سنەتەوە. لە دید و تێڕوانینە لە هەڵوێست و بزاوتیش هەردوو چێ بێ مطابقی کتاب و سنە. ئەم بیرخستنەوەیە یارمەتیدانی یەکتریە بێ لە خۆپاراستن و چارەسەرکردنی ئەم نەخۆشیە دەژوارەی گیانی شۆخایەتی کە لە ناخمانە دروستە بێ. خوای گەورەژە فەرمێ وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین. بیر بخەرەوە چونکە بیرخستنەوە سوودی بۆ مسلمانان هەیە. ئەم باسانەی کە من ئەیکەم و ئەو دەرسانەی کە من وتومە لە 90 بیرخستنەوەی ئێوەیە. من پێم وایە لە 90 بیرخستنەوەی ئێوە، چونکە هەمووتان نەزانن ئەم شتان. هەروەکو شاعرێک شعرێک ئەنووسێ شعرەکەی هەر مەئاساتی خەڵکەکەیە یان ئەو حەز و ئارەزوانەیە کە لەناو دڵ و دەروونی خەڵکەکەیە هەیە ئەو هۆنیوێتیەوە بۆ بە شعر. من بیرخستنەوەکان بەرامبەرتان ئەڵێمەوە. بیری خۆم خستۆتەوە ئەنجا بیری ئێوەیە خەمەوە. ئەم بیرخستنەوانە لەوانەیە لە 100ەکەی باسی محەممەدی کوڕی واسعە تۆ نەزانی محەممەدی کوڕی واسع چیە و باسی بکەم لەم نقطەیە شارەزا بیت. بەڵام کە ئەڵێم نیەتت بۆ خۆی گەورە بێ ئەمە لە یەکەم ڕۆژەوە کە تۆ نیەتت هێناوە لە یەکەم نوێژە ئەو کەسەی فێری نوێژەکەی کردووی ئەمەی پێوتوی. ئەو کەسەی کە دیندارێتەکەی فێر کردووی بردوویتی بۆ مزگەوت دەڵێ ئەوە ئێستا خۆمان شتووە نوێژی جومعە غوسڵمان دەرکردووە جلمان پاکە و عەترمان لە خۆمان داوە چین بۆ ناو مسلمانان بۆ نوێژی جومعە لەوێ ئەبێ ئاوابی نیەتمان بۆ خوای گەورە بێ لەبەر خاتری خوای گەورە ئەم نوێژەکەی نوێژی جومعە ئاوا موهیمەوە ئاوا فێری کردووی بردوویتی بۆ مزگەوت باوک دەبراتە هەر کەسەکە هەیە. من بەس بیرت دەخەمەوە لەسەر نیەت پاکیەکە و کاریگەری نیەت پاکیەکە وەکو لە سوورەتی فەتحە بۆم باس کردی کە ئەو سەحابێ بەڕێزانە بەیعەتەکەیان دا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سادقانە بەیعەتەکەیان پێدا خوای گەورە فەرمووی فعەلیمە ما فی قولوبیهم. خوای گەورە یەقینی هەیە پێش خەلقکردنیان ئەزانێ کە ئەوانە دڵیان دڵ و دەروونیان چۆنە بێ و نیەت پاکیان چۆنە بێ. بەڵام بۆ ئێمەی باسە فەرمێتەوە ئەفەرمێ فعەلیمە ما فی قولوبیهم فأثابهم فتحا قریبا ومەغانیمە کەثیرەة یأخذونها. ئەم هەموو شتەی پێبەخشین غەنیمەتەکە کە خۆیان فەقیر بوون کە ئەو هەمووی پێبەخشین لەبەر خاتری ئەو نیەتە پاکە بوو. ئەم نیەت بیرهێنانەوەیە من هەر بیرخستنەوەکەم لەسەر ئەم گیانی چۆخایەتیە کە باسیەکەم بیرخستنەوەی خۆم بووە پێشتر بە ساڵان بیری خۆم خستۆت. ئەنجا دوای نووسیمە بۆ بەم نووسینە و خۆمم بیرخستۆتەوە زیاتر پاشان بۆ ئێوەی بەڕێزیشی باسەکەمەوە بۆی بیرخستنەوەیکی تر بێ بۆ ئێوە. ئەم بیرخستنەوەی یەکتریە مەرجیش نییە دەق و زەق یەکسەر دەق و دەق و زەق بە کەسەکە بڵێت و بڵێت تۆ گیانی چۆخایەتی تێ ئەشێت تۆ هەستی پێ بکەیت تایەتی بە زۆردەوە دەبەر عیلاجێکی باشتری بوو. کتێبێکی دەرێمەوە ئەزەیەکی بۆ باسکە ئاەتێکی بۆ بێنەڕ حەدیثێکی بۆ بێنەڕەوە تاکو چاکێکی